باسی چۆنێتی دروستکردنی خانووەکەین لە ڕوبەرێکی بچووکدا بێگومانەمەش پێوێستە بە تەلارسازی و ئەو کەسانێکان داسیارن یاخود و کەسانێک کە لەو بوارەیە کارەکەن و تا چەند ئێمە گرنگیمانەوە لە شار و شارۆچکەکانمانە لە ڕوبەرێکی بچووکە خانوویەکی زۆر باش و تایبەت و بە پێی پێویست بۆ خۆمان و خێزانەکەمان دروستی بکەین. زۆر کەسیش هەیە لە ڕوبەرێکی زۆر گەورەیە خانوویەکی دروست کردووە کە هیچ سوودی لێ نابینێ. ئەم جیاوازیانە بۆچی ئەگەڕێتەوە وە لای خۆمان تا چەند گرنگی پێدێ گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک داستان و شێر وەکو بەندایتیاری تەلارسازی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. زۆر بەخێر بێ کاک داستان، بەیانی باش. زۆر سپاس بەیانی و بینەرانی بیسەرانی و ساتیش باش. سپاس بۆ تۆ. ئێوە وەکو ئەندازیار تا چەند ئێمە گرنگیمان ناوە بۆی کە ڕۆژ بە ڕۆژ یاخوو بڵین ساڵ بە ساڵ فراوانترە بێ شارەکان، ڕوبەرەکان زیاتر ئەکرێ بە بینە و باڵەخانەی گەورە و بەخان و تا چەند گرنگیمانەوە سوود لەو ڕوبەرانە ببینین و وەخانوویەکی تایبەت و باشی تا دروست بکەین. ڕاستە تەمان لە ئێستا وەکو جەناب ئاماژە فەرموو ئەم فراوانبوونە گرنگێکی تایبەتی هەیە بڵین لە بواری تەلارسازیە و ئێمە بێ هەوڵ بین کە ئەو ڕوبەرانی بەکارێنی زۆرترین ڕوبەر سوودی لێوەربگرین لە ئەو بڵین بینانی کە پێویستە دیزاینیان بکەین. لە کاتی ئێستایا بە خۆشحاڵیەوە زۆربەی ئەو کەسانی کە ئایانەوێ پرۆژەیەک دروست بکەن هەوڵێن کە لەلایەن کەسانێکی پسپۆر و تایبەتمەند دەوانێ دیزاینیان بۆ بکرێ. تەمان لە پێشووتر ئێمە ئەزانین کە زۆربەی کەسەکانمان کەسانی بڵین پێشووتر باوە باپیرانمان کە خاویان دروست کردووە یاخود پرۆژەیەکیان دروست کردووە کۆمەڵێک شتیان بەکار هێناوە ڕەنگە لە ئێستا وێگەبیری لێ بکەینەوانێ سوودمەند نەبوو بێ بۆ بابەتی بڵین وەکو فەرمانێک بەکار هاتبێت لەو ڕۆژانەیە. ئێستا بە خۆشحاڵیەوە کە چونکە ئێمە ئەتوانین لەم سەردەمی ئێستا کۆمەڵێک تەکنۆلۆژیای تایبەت هەیە بەکاری بهێنین بۆی بتوانین ڕوبەری ئەو شتانەی کە هەمانە پێویست نیە بەکاریان بهێنی بچووکیان کەینەوانێ. بۆ نمونەکە باسی دروستکردنی ئەو خانوانێکی کە لە پێشووترا هەبووە تەبعاً بە مەوادێک دروست کراوە بە ماتریاڵ دروست کراوە کە قەبارەیەکی گەوری هەبووە بۆ ئەو بەردانی کە پێشتر خانوەکانی پێ دروست کراوە بۆ بەردی مەڵکەنی هەیە کە زۆر بەناوبانگە لێرە و زۆربەی خانوەکان بناغە و حتا لە دیوارەکانیشە زۆر بەکار هاتووە. ئەمە ڕوبەرێکی زۆری بڵین ئەو خانووی گرتووە کە تیا بەکارهاتوە. تەبعاً زۆربەی کات ئەگەر سەیری بکەین پانی دیوارەکانمان لە 40 سانتیم بۆ 50 سانتیمە لەو خانووە کۆنانی کە پێشتر بەکار هاتووە. ئێستا بە مرۆری زەمن و بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا کۆمەڵێک مەوادی تر هەیە کە ئێمە ئێستا پرۆژەکانی پێ دروستەکەین و بنیادی ئەمین کە ڕەنگە لە ڕووی قەبارەوانێ قەبارێکی بچووتریان هەبێ بۆی کە بتوانین زیاتر ڕوبەر لەم پرۆژەیە بەکاربێنین. وە شتێکی تر زۆر گرنگە لە دیزاینکردنی پرۆژی بچووکە ئەوەیە کە زۆرترین سوود وەربگرین لە هەموو ئەو بۆشاییانی کە هەمانە لەو پرۆژەیە. ئەگەر باسی خاویەکی بەنمونیان ئەگەر باسی ژوورێکی بچووک بکەین بەنمونە باسی ژوورێک بکەین کە بۆ دانیشتنیوە بەکاری بێنین ڕوبەرێکی بچووکی هەبێ کۆمەڵێک خاڵ پێویستە ڕەچاوی بکەین بۆ ئەوەی کەوا لەم ژوورە بکەین بە شێوازێکی گەورەتر دەربکەوێ و هەروەها هەموو پێدەویستیانی کە پێویستە لەم ژوورەیە هەبێت یا بەکاربێنین. بۆ نمونە ئەگەر باز لە ڕەنگ بکەین ڕەنگ کاریگەریەکی زۆری هەیە لەسەر گەورەکردن یان بچووکردنی ڕوبەرەکان بە شێوازی بینینە بە شێوازی ڤیژوەڵ تۆ کە کاتێ لە شوێنێکا دائەنیشیت ئەگەر ئەو ڕەنگانە بەکار بهێنین کە زۆرترین ڕووناکی ئەدەنەوە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ڕوبەرەکە بە ڕوبەرێکی گەورەتر ئێمە بەچوی خۆمان ببینین. بەڵام ئەگەر ئەو ڕەنگانە بەکار بێنین ڕەنگە تۆخەکان کە زۆرترین ڕووناکی هەڵ ئەمژن ئەمەوا لە شوێنەکەمانەکە تاریکتر و بچووکتر دەرکەوێت لە ڕووی بینینەوە ئەگە باسی ئەوە بکەیت. تەمام شتە بۆ دوو شێوازدا بەشە بێت. شێوازێکیان ئەوەیە کە چۆن واپێن ڕوبەرە بچووکەکان گەورەتر ببینین وەکو لایانی بینین و هەستکردن بە ڕوبەرەکە. بەشێکی تر ئەوەیە کە چۆن بەکاری بێنین چۆن پێداویستەکانی خۆمان ئیتیاد جێ بکەین لەم ڕوبەر بچووکانە بە شێوەیەکی گشتی بەم شێوازەیە. ئێستا ئەبینین کۆمەڵ لە کەلوپەلی ناو ماڵەکەش وای لە هاتووە یعنی بۆ ئەو شوێنانێکە بچووکە گونجاوە بۆ نمونە سیستەمێکە دواتر هەڵە درێتەوە ئەتوانێت تۆ لە ماوەی ڕۆژەکە سوود لە شوێنەکە وەربگریت یاخود بۆ نمونە ئەبینین ڕەفەیە وەک پلیکان بەکار هاتووە لە ژێرشەوە وەک ڕەفە تۆ ئەتوانی بەکاری بێنین واتە کەلوپەلەکانیش وا دیزاین کراوە تۆ لە کەمترین شوێنە بتوانین زیاترین سوودی لێ ببینیت. بە دنیایەوانە ئەو بابەتانە بابەتی ئەساس کۆمەڵی خاڵی گرنگ هەیە کە ئەبێ ڕەچاو بکرێت. یەکە لەو خاڵان ئەوەیە ئەوە ساسانە بەکار بهێنی کە زۆرترین فەرمانیان هەیە ینی بۆ چەند فەرمانێک بەکاریە وەکو ئاماژە و پێەیە. ئێمە ئەگەر شتێکی بەسیت وەربگرین مێزێکی ناوڕاست کە بەکاریە زۆر جار ئەم مێزی کە بەکار هاتووە تەنها بۆ ئەوە نیە ئەگەر ئێمە بەکاری بهێنی وەکو کۆفی تەیبڵێک زۆر جار چەکمەجی هەیە و شوێنی بڵێ هەڵگرتنی کۆمەڵی کەلوپەلە ڕەنگە پێویستکە لەو شوێنە هەڵی بگرین.
و هەروەها بە هەمان شێواگەر ئێمە تیشی بخەینە سەر بابەتە ستونیەکان ینی بابەتی ئەگە بە شێوازێکی ستونی ئیش بکەینەوە ماڵەکانمان ناوی زۆرترین ڕوبەرمان ئااتێ ئەگەر نمونێکی بچوک وەربگرین لە هەمومان لە مەتبەخەکانمانە طبعاً کەوانتر ئەکرێ کەوانتر بڵین کابینێتی مەتبەخ کە بەکارێت قیاسێکی ستاندارد هەیە بەرزیەکە کە لێرە زۆر بەکارێ بۆ نمونە بەرزێکی 2 مەتری هەیە 2 مەتر و 20 سانتیمە سیرەکەین بۆشاییەک لە بینی سەقفەکە و لە بینی کاونتەرەکە ئەمێنێتەوانێ زۆر جارە بێتە هۆی کۆبوونەوەی یانی پیسی و خۆڵ و خاشاک وانە زۆر بەکار نات ئەگەر ئێمە بین ئەم ڕوبەرانە ئیستیغلال بکەین یانی ئەو شتانەی کە هەمانەوەکو عمودی بەڵێندانی ستونی بەکاری بهێنی زۆر ڕوبەر ئەگەرێتەوانین تۆ لە زۆر شوێنە ئەگەر ئێستا دیقەت بین هەن لە شارستانێتی تازەیە بابەتی نیشتەجێبوون بەرەو ئەوە ئەڕوا کە شوقەی سەکەنی بەکار بێ و باڵەخانەکان بە شێوازێکی سونی بەرزنەوە بۆی کەمترین ڕوبەر بگرێت لە شوێنەکە ئێمە توانین لە ڕوبەری بڵین خانوویەکە بۆ نمونە 600 مەترا ئێمە توانین لەوانەیە جێگەی 50 بۆ 6 نیشتەجێبوون کەینەوە ئەگەر بە شێوازێکی سونی بەکاری بێنین ئەم شتە بۆ ناوماڵەکانیش بە هەمان شێوە ئەگونجێ ئەگەر ئێمە هەوڵ بین بڵین بۆشایەکان وا دابش بکەین کە زۆترین شت جێ بێتەوانێ بێ لانی ستونی بگرینە بەیان زۆترین شت کە لەسەر زەویەکان هەیە کۆیان کەینەوانێ نیان هێڵین بۆی کە زۆترین ڕوبەر و فراوانترین ڕوبەرمان هەبێت باشە سەقفەکە ئەوێت چۆن بە بەرزی ژوورەکان تا چەند دەورە بینێ ئەگەر ئێمە تیش بخەینە سەر بابەتی ڤەرتیکاڵ تەمان بابەتی ستونی پێویستمان بە بەرزی هەیە ئەگەر بمیچەکانمان نزم بێت زیاتر هەست بە بچووکی و هەست بە طبعا لەلانی دەرونیانە بە تایبەتی هەست بە خنکانێکەکەین لەو شوێنەیە تاوەکو سەقفەکانمان بەرزتر بێ ئەکید ینی هەستێکی باشترمانە بێ بۆ گەورەبوونی شوێنەکە و ئەشتوانی بەکاری بهێنی بۆ نمونە بابەتی ڕووناکی ئەتوانی وا بکەین کە زۆترین بەکارهێنانی ڕووناکی لە سەقفا بەکاری بێنی وەک لەوەی کە لە دیوارە یاخۆ تێبڵام یان فڵەڕام بەکاربێنین ئەمەوە لێکا ڕوبەرێکی زیاتر بۆ بگەڕێنێتوانێ بۆیە گرنگ ینی بەرزبوونی سەقفەکان هەمووەکو لایەنی هەستکردن هەمووەکو بەکارهێنانیش گرنگێکی تایبەتی هەیە باشە با باسێکیەوە بکەین کە باسی خانووەکەین باسی ئەوواکەین لە ڕوبەرێکی بچووکە خانوویەکی تایبەت و پێویست بۆ خۆمان دروستکەینی تەرکە کەسە بە پێی پێویستی خۆی و بە پێی سەرژمێری خێزانەکەی خۆی زۆر کار هەوڵەدرێت لە ڕوبەرێکی زۆر بچووکە خانوویەکی زۆر باس و تایبەت و چەند قاتێکیش دروست بکرێت بە زۆر کەس ڕوبەرێکی زۆر گەورەی هەیە خانوویەکی تیا دروستەکە کە هیچ پێویست بەخۆی ناکات ئەمانە ئەگەڕێتەوە بۆی کە ئەم کەسە خۆی هەوڵیەوە ئەمە بکە یاخۆ پێویستە ئەندازیات لەمەیە ڕۆڵی هەبێت و بتوانێت نەخشەی باتێ و بتوانێت بە شێوێ دروستیکە کە دوایی لێی پەشیمان نەبێ و لەگەڵ هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئەڵێ خانوویەکی تازە کردووە بەڵام دوای ساڵێک هەموو دیوارەکانی تووشی درست بووە یاخو سەقفەکەی تووشی گرفتیەوە بۆ لە وەرزی زستان ئاوێکی زۆرێتە خوارەوە لە ڕۆڵی ئەندازیار تا چرند گرنگە لەم بابەتەیە بە تاکید ڕۆڵی ئەندازیار ڕۆڵێکی سەرەکیە لەم بابەتەیە سەرەکیترین ڕۆڵ لەم بابەتەیە هەموو کەسێک لە ئێمە کە پێویستی بە دیزاینکردنی شوێنێک هەیە پێویستەکە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوانەیە پێویستە پەنا بەرێ بۆ ئەوی کە کەسێکی پسپۆڵ و شارەزا لە بواری تەلارسازیە کە خاوەن بڕوانامە لەمانام کێشانیان بۆ چارەسەکەن بۆ نمونە لە خانوویەکی بچووکە ئەگەر تۆ بێ دیزانی ئەم خانووە بکەیت پێویستی بەوە هەیە وکو باسماکە زۆرترین بۆشایەکان بەکار بهێنی ڕەنگە پێویست بکات ئەو ئەساس و یان ئەو شتانی کە هەیە لە ناو بڵین بەردەستە لە بازاڕەکانی ئێمە لەوانەیە پێویست کە ئەوانە بەکار نهێنی ڕەنگە زۆر جارێ مە شتێک ڕوویاوە کاتێک کە خانوویەکمان دروست کردووە بە بێ جۆدان لە ڕوبەری خانووەکە چین پێش ئەوەی کە ڕوبەری خانووەکە بڵین شوێنەکەمان تەواو بێ حازر بێ ئەساسمان بۆ کڕیوە ئەساسەکان کراوە لە شوێنی مۆبیلیاتەکانە بۆ نمونە حەجز کراوە یانەوە ئۆردەر کراوە لە شوێنەکانە بەبێ کە قەباری شوێنەکەمان بزانین و ئایا بزانین ئەم شتانە بووی ئەگونجە یان ناگونجە بە هەمان شێوە هەموو بەشێک لە ماڵە ڕەنگە پێویستکە کە بە کەسم دروست بکرێت ینی ئەم شتە بۆ شوێنەکەی تۆ تایبەت بە شوێنەکەی تۆ دروست بکرێت تۆ بۆیە دیزاینەکە یان پەنابێتە بەرتە لاسازێک کە بۆت بکە بۆ ئەوەیە کە کێشەکانە چارەسەرکە و لە هەمان کاتە زۆرترین ڕوبەری خانووەکە بەکار بهێنێت لەبەر ئەوە پێویستە هەموو بەشێک لە ماڵەکەی تۆیە دیزاینێکی تایبەتی بۆ بکرێ بۆی کە لەگەڵ ڕوبەرەکەی تۆیە بگونجێ ڕەنگە ئەو شتانەی کە باسمان کرد لە بازاڕە هەبێ نتوانانی سوودی خۆمان گرنگیان بە بابەتەیەوە کار کە سیاستە بە دروستکردنی بینایەک یاخۆ خانوویەک پرسوڕای ئەندازیاری هەبێت یاخۆ نە لە کاتی ئێستا باشترە وەک لە پێشتر دەوان لە پێشتر زۆر جێ نادرا بەوانە لە ئێستاشە کۆمەڵێک شت هەیە کە و کۆمەڵێک کەس هەیە لەم بوارە بۆ نمونە کار ئەکەن کە پسپۆڕەکان ڕەنگە ئەوە نەبێیان تەنها لە ڕێگی ئەوەی کە چەند وێنەیەک هەیە لە
نێتە بەکاری هێن و ئەیسەپێن بەسەر ماڵەکەی تویا و سبینێت تۆ لەم کاتەیە هیچ سوودمە نابی لەم شتە و پەشیمانە بیتەوانێ بۆیە ئەگەر ئەوە نەکەیت کۆمەڵێک شت هەیە بۆ نمونە کولفەی بیناکەت کاتێککە تۆ بۆچی دیزاین ئەەکەیت لەبەری کە یەکەم کولفەت بۆ بگەڕێتەوانێت دومی چارەسەری کێشەکانە بکرێت ئەگەر خۆت بیکەیت یاخۆت پەنە نەبێتە بەرکەسی پسپۆر ڕەنگە کۆمەڵێک پارە بە هەدەر بێ کۆمەڵێک شت بکەی کە کۆمەڵێک شت بکڕی کە دوای لە خانووەکەی جی نەبێتەوانێت پێویستکە کە بیگۆڕی جارێکی تر ئەوە زۆر گرنگە وەکو بابەتی هەیکەلی بیناکە ژان ستراکچەری بیناکە وەستانی بیناکە وەکو باسەکە پێویست ئەویش بە هەمان شێوە لەلایەن ئەندازیاری پسپۆڕەوانەکە لە باری ستراکچەر ئێشەکە چ خانوویەک یان باڵەخانەیەک بێ ئیشی لەسەر بکرێ و هەروەها لایەنی مەسەلەی عەزلی ڕوتوبەت و ئەم شتانەی کە باسماگەر ئەمیش ئێستا کۆمەڵێک ماوادی زۆر باش هەیە کۆمەڵێک کەسی پسپۆڕ هەیە کە ئیش لەو بوارەیەکە کە لە کاتی تەنفیزکردنی خانووەکانە یان هەر بینایەک بێ یان پرۆژەیەک بێ هەوڵێن کە ئەو ماوادانە بەکار بهێنرێ بۆی کە کێشت بۆ بگەڕێنێتەوانێت بابەتێکی تریش هەیە بابەتێکە کە زۆر ئێستا باوە لێرە و هەوڵە درێ گرنگی پێ بدرێ بابەتی عەزلکردنی خانووەکانمانە بۆ گەرما و سەرما چۆن بتوانین کولفەی بەردامی مانگانە و ساڵانە بگەڕێنینەوانە بۆ خانووەکانمان ڕەنگە لە ئێستا لە خانووەکە دروست دەکەین تێچێکی زۆری هەبێ بەکارهێنانی ئەو ماوادانە بەس بە ڕۆشتنی کات و ساڵانە ئەزانین کە ئێمە چەند وزە کەمتر بەکارهێنی لە زەرمان نەکردو بزەبەت زەرمان نەکردوانی ئەم شتا زۆر گرنگە کە ئێمە بیر لە داهاتوو بکەینەوە نەکبی تەنها لە ئێستا بکەینەوە کە من تەواو خانووەکەم دروست ئەەکەم ئەوەنە دروستەکەم بچمە ناوی ئەتوانین کاتێکی زیاتر سەبەر بگرین بۆ تەواوبوونی خانووەکە و بەکارهێنانی کۆمەڵێک مەوادی تر کولفەیەکی زیاتر سەرفکەین لە سەرەتایە بۆ ئەوەی کە بە ڕۆشتنی کات کولفەمان بۆ بگەڕێتەوانێت جا ئەمە کاتە باسی ڕوبەری کەم ئەکەم من بیستومە بۆ منە لە ڕوبەرێکی کەمتر لە 30 متر خانوویەکی سەردەمیانە دروسترا بۆ دوو کەس بەڵام لای ئێمە کاتە باسی خانووی بچووکەکەن پێما بێلانەیە هەندێک کەس بڵێ لە ماڵێک لە ڕوبەرێکی 120 متریا دڵم قەفڵا بێ دڵم ئەگیرێ ناتوانم بژم ئەو گۆڕانکاری بەسەر دیدگا هێنان بۆ ئەوەی کە زیاتر کەڵک لە فەزاوە لە ڕوبەرەکان وەربگیرێت بە شێوازێکی دروست مامەڵیان لەگەڵا بکرێت پێویست بچێ باسی ڕۆڵی ئەندازیارە کرد بەڕێز ئەمە تەنیا بە ئەندازیارە کرێدیان پێویست بە کۆمەڵە گۆڕانکاری دیکەشەکە بۆ ئەو بابەتانە لە ڕوبەری گەورەیە چەند بتوانیت بە باشی بڵین ئایتمەکان بەکاربێنی ئەوە ناتوانانی ئیسفادە ڕوبەرەکە بکەیت لە ڕوبەری بچووکیشا بە هەمان شێوەیە بۆ نمونە کاتێک ئەگەر جەناب باسی 30 متر کرد 30 متر دووجا کە ئەتوانی پێداویستەکانی ژیان بۆ دوو کەس دابین بکەی ئەوە ئەو ئەساسانە ئەگرێتوانێت کە مەڵتی فانکشناڵ وەکو باسماگە فرەفرمانن ئەوە توانیەوە بەکاربێنن بەشێکی تر هەیە ئەوەیە کە هەست بە تەواوەتی ڕوبەری شوێنەکان بکەین بۆ نمونە ئەو ئەساسانی کە بەکاری ئەهێنین لە ڕووی بینینەوانێ زۆر قورس نەبن لە بەرچاوە ئەنی بۆ نمونە ئەم پارچانە بۆشاییان تیابە یان شەفافیەتیان تابێ ئەوە زۆر گرنگە لە ئەوە ئێستا بۆ نمونە گەر باسی قەنەفەیەکی بەسیط بکەین باسی سۆفایە بکەین سۆفامان هەیە کە ڕاستەوخۆ لەسەر ئەرزەکە دانرا وەکووە ئەم شتانی کە بە چاو هەستی پێەکەی بارزەگە تەسبیت کراوێتە من ناتوانانی لابی وەزنێکی قورسی هەیە ئەمە کاریگەریکی زۆری هەیە لەسەر بەکارهێنانی ڕوبەرەکان بەڵام ئەگە شتێکی سۆفاک بەکار بهێنی کە بە شێوازێک دیزاین کرابێ لە هەمان کاتا جێ سێ کەسی شەگرێتەوە هەردووکیان هەمان فەرمانیان ینی بۆ سێ کەس کراوە بەڵام بە دوو دیزانی جیاواز بە دوو قەبارەی جیاواز شێوازی بەکارهێنانەکە ئەوەیە کە تۆ ئەو ئەساسانە زیاتر بەکاربێنی کە لە ئەرزەوە بەرزترن قاچیان هەیە ینی بۆ نمونە قاچێکیان هەیە کە ئەتوانم من بە ڕاستەوخۆ لەژێر ئەساسەکانە پشتی ئەساسەکە ببینم ئەنی دیواری پشتی ئەساسەکە ببینم بۆی هەست بە تاواتی ڕوبەرەکە بکەم هەست نەکەم ئەم ڕوبەرە زۆر داخراوە نیمە لەوانەیە بینی بێتمان زۆر جار کاچینە شوێنێکەوانێ قەنەفەکان بە شێوازێک تەسلیم کراوە کە قەبە و هیچ بۆشاییەکی تیان نییە و گەورە شوێنەکە خۆی لە ڕاستی شوێنێکی گەورەیە بەڵام زۆر بە بچووکیەتە بە چاومان و زۆر هەست بە دڵتەنی ئەەکەین ئەوە زۆر گرنگە بەکاری بێنین بە کەلوپەلەکانتوان فێڵ لە چاو بکەین بە تاکید بە دڵنیاییەوە دەستەکانی خۆش بێکاگەداسان سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین بە هیوای ئەوەی کە ئەم بابەتی گفتوگۆمان لەسەر کرد بتوانین زیاتر گرنگی بەلایەنی ئەندازیاری بین چونکە ئەمە دوجار پێوەستە بەوەی کە تۆ خانوویەک دروستەکەی بۆ ڕۆژێک و بۆ ساڵێک دروستی ناکەی بۆ چەند ساڵێک دروستیەکەی بۆی کە گرفتە بۆ دروست نەبێ و گرنگیش بین بۆ ڕوبەرێک کە خانووەکەی تیا دروستەکەی دووبارە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جەناب سپاس بۆ دەفەدەمین سپاس